یک جه زلهێزن جیهانێ ئەڤا کول ناوچەیە چێت بیت نەرینا رووسیا لەسەر چییە؟ هەنێک مجارên girêdayê Rûsyê bixwe peywendiyên gel Herêma Kurdistanê û Iraqê. Ev kompanyayan Rûsyên ku lê evî welatî li Kurdistanê û li Iraqê kar dikin. Peywendiyên Rûsya li gel Kurdan evan hemî mijaran û hindekî dî jî di gel berêz balyozê Rûsya li welatê Iraqê البروز کوتراشیف نکه مهوانه منه دوی گوتو بیجه داده هندک برسیارا شکم هم خیر هاتن گلک سپاس بها و هین مهوان میترو داون گلک سپاس بها با در فته سلااو زۆر سپاس بۆ میوانداریتان. برز كدرشيد من تستك ديال بلانم يعني بري هاتنا هوا بو كردستان وعراق از بحثا بري بيست دوستي دو صالة كان بس يسيات لك دو صالة شكل كثير تاع هذا اللفر أمنا وجه بە دڵنیاییەوە بیرۆکێکم هەبوو بەڵام تەنیا بیرۆکێکی تیۆری بوو من لە بەغدا وەکو پاشکۆ و دواتر وەکو سکرتێری سێم لە ساڵانی 1999 بۆ 2002 کارم کردووە بێگومان لەو بارودۆخەدا دەرفەتمان نەبوو سەردانی کوردستان بکەین بۆیە یەکەم جار لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و بزانم لە ساڵی 2024 بوو سەردانی کوردستانم کرد. لتصورتها چیو كرد شون بون كردستان شون بو كهاتي تبيني چي تبيني سەرەتا گەلی کورد بۆ ئێمە نامۆ نییە ئێمە زۆر باش دایانناسین چەندین توێژەر و زانامان هەن لەسەر پرسی کورد و زۆربیان بەڕەچەڵە کوردن کۆمەڵگەیەکی گەورەی کوردی لە ڕووسیا هەیە بە تایبەتی لە سەردەمی یەکێتی سۆڤێتدا گەورەترین بوو تاوەکو ئێستاش لە ڕووسیای فیدراڵیە لە مۆسکۆ سانت پیترسبرگ ناوچەی کراسندۆر و ڕەنگە ناوچەکانی دیکەش کورد وەکو هاوڵاتی ڕووسی وەکو بەشێک لە کۆمەڵگەی ڕووسی بوونیان هەیە. دەزانێ ژمارەیان چەندە ئەو کوردانێکە لە رووسیان بەخوا دوو دڵم بڵێم ژمارەیان چەندە چونکە لە ڕووسیا 300 زمانمان هەیە هەمویان بوونیان هەیە بەڵام داوای لێبوردن دەکەم بێگومان ژمارەکە لە ئینتەرنێتدا هەیە بەڵام من لێرەدا دەمەوێت بڵێم کە لە کاتی کارکردنم لە وەزارەتی دەرەوە لە چوارچێوەی کارەکەم لە وەزارەتی دەرەوەی ڕووسیا لانی کەم 3 کوردم بینیوە کە خەڵکی ڕووسیا بوون هەمووشیان ئێزدی بوون نازانم هۆکاری سەرنجڕاکێشی تایبەتی ئێزدیەکان لە وەزارەتی دەرەوەی ڕووسیا چییە؟ نازانم بەڵام گەنجی باش بوون یەکێکیان لە پۆلیسی تایبەت بە پاراستنی وەزارەت بوو دووەمیان ڕاهێنەری هونەرە جەنگیەکان بوو لە وەزارەت و سێمیشیان تاوەکو ئێستا وەکو دیپلۆماتکار کار دەکات ڕەنگە ژمارەیان زیاتر بێت بەڵام من ئەوانم ناسیوە تێگەشتم یعنی کوردیش دەورێکی دیاری هەیە لە وەرگرتنی ئیش نەبەرابردنی ئیش و کار لە وەرگرتنی پۆست بێگومان گەلی کورد بە تواناکانی و بە بڵاوبوونەوەی لە جیهاندا ناسراوە جێگای سەرسوڕمان نییە کە ڕووسیا وڵاتێکە مافەکانی کەمینەکان بەباشی تێدا دابین کراوە و هەمووان دەرفەتی یەکسانیان بۆ کار و پێشکەوتن هەیە بە دڵنیاییەوە مۆسکۆی پایتەخت وەکو پایتەختی هەموو وڵاتێکی گەورە ژمارەیەکی زۆری کەمینەکان لەوێن بۆیە هەندێک جار وا دەرناکەون کە کەمینە جەنابی سەفیر عەرەبیەکەت زۆر باشە نەکەوەیە من تەقیمی بۆ ئەەکەم بەڵام عەرەبیەکە زۆر باشە ئینگلیزیەکەت هەر زۆر باشە لەمەوێ بزانم هیچ لەکێکی فێر بووی بەڕاستی سوپاس دەکەم بۆ ئەم هەڵسەنگاندنەتان بۆ زمانی عەرەبیەکەم پێویستی بە ڕاهێنانی بەردەوام هەیە من یەکەم جار پیتەکانی عەرەبی لە ساڵی 1992 فێر بوو بێگومان ئێستا ئێمە لە ساڵی 2025 داین کاتی ئەوە هاتووە کەمێک باشتر لە جاران قسە بکەم سەبارەت بە زمانی کوردیش ئەگەر لە زانکۆدا فێر بوومایە یان دەستم پێ بکردایە دۆخەکە ئاسانتر دەبوو بەڵام ئەو دەرفەتەم نەبوو من ئێستا خەڵکی بەغدام چونکە لە بەغدا نیشتەجێم هەرچەندە بەردەوام سەردانی کوردستان دەکەم بێگومان داوای لێبوردن دەکەم کە زۆر شت فێر نەبووم جگە لە زۆر سوپاس
وشەی سپاس هاوشێوەی وشەیەکە کە لە زمانی ڕووسیدا بەکاری دێنین ئێمە دەڵێن سپاسی بۆ. باشە چی وشەی تر هەیە دەزانن چونکە هەنێک زمازان دەڵێن لە بینی کوردی و رووسیا زیاتر لە 300 وشەی هاوبەش هەیە. شتێکی تر هەیە هاوبەش بەگەر بزانی. بەڕاستی 300 وشە جێگەی سەرسوڕمان نییە، بەڵکو پێم سەیرە کە تەنیا 300 وشە هەبێت. من پێما بوو زیاتر بێت چونکە بەتایبەتی لەم سەردەمەی ئێستا کە تێدا دەژین هەموو زمانەکان لێک نزیک بوونەتەوە ئاڵ و گۆڕێکەیە لە نێوان گەلان و وڵاتاندا، نەک تەنیا بازرگانی بەڵکو لە قسەکردنیشدا. بەداخەوە دەرفەتم نەبووە بۆ فێربوونی زمانی کوردی. ئەگەر دەرفەتێکم بۆ بڕەسێت بێگومان فێری دەبم. ئێستا پەیوەندێکی تایبەتم هەیە لەگەڵ هەرێم و لەگەڵ دۆستانی کورد. ئەم پەیوەندیە لە ساڵی 2003 دەستی پێکرد کاتێک لە بەغدا لەگەڵ بەرپرسانی کورد و نوێنەرانی پارتە کوردیەکان ئاشنا بووم. زۆربەی کات لەگەڵ یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەیوەندیدا بووم. ئەمەش بە ڕێککەوت بوو چونکە لەو ماوەیەدا لە سەردەمی داگیرکاریدا دۆخەکە زۆر ئاڵۆز بوو. ئینتەرنێت بە شێوەیەکی ئاسایی کاری نەدەکرد، هیچ تەلەفۆنێک نەبوو. لە کاری دیپلۆماسیدا دەبووە سواری ئۆتۆمبیل بم و بە شەقامەکانی بەغدادا بڕۆم بە دوای تابلۆی پارتەکاندا بگەڕم. بەڕێکەوت چوومە لای یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی. هاوکارم ئەلێکسی سەلامەتین چووە نووسینگەی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی نووسینگەکەش هۆشیار زێباری بوو. بەم شێوەیە کرانەوەی ئێمە لەگەڵ هێزە کوردیەکان ڕوویدا. دوای تێپەڕبوونی ساڵێک ئێمە وەکو شاندی فەرمی سەردانی هەردوو هەولێر و سلێمانیمان کرد. بەو شێوەیە دەست بە ئاڵوگۆڕی سەردانەکان کرا. ڕەنگە ئاڵوگۆڕێکی دوولایەنە نەبوو بێت، زۆر سەردانیان نەکردین لە بەغداد، بەڵام ئێمە بە بەردەوامی سەردانی کوردستانمان دەکرد. ئەو پەیوەندیە باشانە تاوەکو ئێستاش ماڵی؟ نەک تەنیا بەردەوامن بەڵکو پێم وایە بەردەوام لە گەشە سەندندا. ئەگەر لە سەرەتادا پەیوەندێکی سیاسی دۆستانە بوو بن، ئێستا زیاتر دۆستانن وەک لەوەی سیاسی بن. دەتوانیت هەست بەوە بکەیت. ئێوە وەکو رووسیا بەرداوام دەڵێن پەیوەندی لەگەڵ دەوڵەتان ناکەین، بەڵام لەگەڵ نەتەوەکاریشەکەی کوردیش وەکو ناوچەیەکی سەرەکی وەکو نەتەوە وەکو ناوچەیەکی سەرەکی لە ناوچەیە دەمەوێت بزانم هەست ناکەن تۆزێک دوورکەوتنەوە ڕوویداوە بینی رووسیا و کورد لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەگەر باسکە. هەرگیز هیچ دوورکەوتنەوەیەک ڕووی نەداوە. یەکەم شت ئەوەیە کە ئێمە لەگەڵ هیچ وڵاتێک لە کێبڕکێدا نین. ئێمە بە خۆشحاڵیەوە بە گەرمی پێشوازی لەوە دەکەین ئەگەر وڵاتێکی دیکە چالاکیەکانی لە چالاکیەکانی ئێمە زیاتر بێت لە کوردستانی عێراق. گرنگەوەیە کە ئەم چالاکیە لە بەرژەوەندی هەرێم و لە سوودی گەلەکەیدا بێت. واتە ئێمە لەم ڕۆوە ئاسوودەین بە دۆخ و پەیوەندیەکانمان لە کوردستان. من وشەی دوورکەوتنەوەم بەلاوە سەیرە چونکە ئێمە لێرەین. ماوەیەکی زۆرە کونسوڵخانەی گشتیمان کردوتەوە، وابزانم لە ساڵی 2007ەوە. تاوەکو ئێستا چالاکیەکانی ناسراون. پەیوەندیکی باش لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی هەرێم هەیە، جگە لە چالاکی گەورەی ئابووری و بەرهێنانی ڕووسی لە نەوت و گاز لە کوردستان بە ملیارەها دۆلارە نەک ملیۆنەها. باشە لەسەر مەسەلەی ئابووری قساکەم، بەڵام مەسەلەن بوون تاوەکو ئێستا بۆچی کوبوونەوەیەک نەبووە بینی بەڕێی سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین و سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەجیب بارزانی؟ هیچ پلانێک هەیە؟ شتێکی وا دەکەن؟ ڕێکی دەخەن؟ دەبێت لە جەنابی سەرۆک بپرسین بۆچی کۆبوونەوەیکی لەو شێوەیە نەکراوە. ڕەنگە سەرقاڵی پرسی وەک ئۆکراینە و پەیوەندیەکان لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان و
بابەتی جەنگ و ئاشتی و بابەتی مانەوەی مرۆڤایەتی لەسەر زەوی بێت، چونکە بەهۆی پێشڤەچوونە نوێیەکان و بەهۆی گەمژەیی ئەوانەی لە وڵاتانی ڕۆژئاوا دژی ئێمە دەوەستنەوە جیهان بەرەو جەنگی جیهانی سێیەم دەبن. ئەمەش نیگەرانمان دەکات سەبارەت بە سەردانەکانی بەڕێز پوتین لەم دواییانەدا تەنیا لەو دۆخانەی وەکو بە ئینگلیزی دەڵێن گەمارۆ چۆتە دەرەوە، لەو ڕۆوە دەرگەکانی مۆسکۆ بەڕووی دۆستان لە هەموو جیهان کراون، لەوانەش عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بڕوان پێ بکە دۆستان لە هەولێر و سلێمانی ئەم شتە دەزانن و زیاتر لە سەردانێکیان لە ئاستە جیاوازەکاندا ئەنجام داوە. هیچ ئەجەندایەکمان نییە کە ڕێگری لە سەردانیکردن و دانوستاندن و هاوکاری لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات. هیچ ئەجەندایەکمان نییە نە سیاسی و نە ئەجەندای دیکەش. باشە باسی مەسەلەی ئابووریت کرد بە لەسەر هەناردەکردنەوەی نێوتی هەرێمی کوردستان پرسیارت لێ بکەم. دەستی پێ کردەوە لە ڕێگای گۆڕی تورکیا، ئەبێ بزانم ڕووسیا چۆن سەیری ئەو بابەتە ئەکا. بە دڵنیاییەوە پێشوازی لە هەموو ئەو چارەسەرانە دەکەین کە بە شێوەیەکی دیپلۆماسی و دانوستاندن پیان گەیشتوین، بە تایبەتی ئەگەر بابەتەکە لە نێوان خەڵکانی یەک وڵاتدا لە نێو گفتوگۆدا بێت، ئەمە بە شێوەیەکی گشتی. بە شێوەیەکی تایبەتیش بێگومان ئێمە بەرژەوەندیمان هەبووە لە دەستپێکردنەوەی ئەم هەناردەکردنە، چونکە کۆمپانیەکانمان لە کوردستان کار دەکەن و بەرهێنانی زۆریان هەیە. ئەم کۆمپانیانەش وەکو کۆمپانیەکانی دیکە بەهۆی ئەو ڕاگررتنی هەناردەکردن و ناسەقان گیریەوە کاریگەریان لەسەر هەبووە. بە دڵنیایەوە بە گەرمی پێشوازی لێ دەکەین و هیوادارین لەو بوارەدا بەردەوام بین لە کارکردن. جیاوازی نێوان رووسیا و وڵاتانی دیکە نەکتەنیا ئەوەیە کە ئێمە لە سەرەتاوان بابەتەمان بە کارێکی نێوخۆی عێراقی زانیوە و بەڵکو ڕێگەمان بە خۆمان نەداوە دەست لەم بابەتە وەربدەین. من وەکو باڵیۆز زیاتر لە جارێک لە دیدارەکانم لە بەغدا و لە هەولێر و سلێمانی لەگەڵ بەرپرسان ئەم بابەتەم تاوتۆ کردووە. بە دڵنیاییەوە هەڵوێستێکی پاڵپشتی بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتم پێشکەش کردووە، بەڵام هەڵوێستێکی ڕاگەیەندراوی ئاشکرامان نەبوو وەکو هەندێک وڵات کردیان. ئەم بابەتە هەستیار بوو، بابەتێکی نێوخۆیی بوو، بۆیە ئێمە بەپێی توانامان بەشداریمان لە دۆزینەوەی چارەسەردا کرد. من ناڵێم کە ئێمە ڕۆڵێکی گەورەیان گەورەترمان لەوانی دیکە هەبووە، بەڵام ئەم بابەتە لە سەرەتای کێشەکەەوە لە چەقی باغدانماندا بووە. باشە دەزانن چەند کۆمپانیای رووسی و بە چەند پارە لەو کاتەی وەستاندنی هەناردەکردنەوەی نەوت چەند زەرەریان کردووە؟ بانگەشەی ئەوە دەکەن کە سەدان ملیۆن دۆلار و ملیارد دۆلار زیانیان بەرکەوتووە. ڕاستیەکەم پێ ناڵێن، بۆیە بە دڵنیاییەوە زیادەڕۆیی هەیە. ڕەنگە زیادەڕۆیی لەم بابەتەدا هەبێت و ڕەنگە نەبێت. من نازانم، ئەوە بەرپرسیارەتی من نییە کە زیانەکانیان بزانم. مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیەکان لەسەر ئەوە دامەزراوە ئەگەر شتێکیان لێم بوێت من وەکو باڵۆزی فیدراڵی رووسیا لە خزمەتیاندا. بەڵام ئەگەر شتێکیان نەوێت من بەڕاستی زۆر لەبارەی کارەکانی کۆمپانیەکانمان نازانم، بە تایبەتی سەبارەت بە بابەتی پارە و خەرجی و قازانجەکان. هەر پیاوێکی بازرگان بە تایبەت ئەوەی پارێکی زۆری هەیە پرسیاری لێ بکە چۆن دەستی پێکردووە، ئەو دەڵێت من هەژارم هیچم پێ نییە. ئەو کۆمپانیا رووسیانە کە لە هەرێمی کوردستان لە عێراقن چەند کاتی کردنیان لەسەر وە دوای ئەو ئەبلۆقەی ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا لەسەر ئەوانی دانا دوای ئەو بڕیاری سزادان دەمێ بزان هیچ نەبووە بە ئاستەنگ و ڕێگر بەرامبەر بەکارەکانیان لە عێراق؟ سەبارەت بە سزاکان بە شێوەیەکی سروشتی سزاکان شتێکی خراپن. ئێمە سزاکان بە نایاساییدا دەنین. سزای یاسایی تەنیا دەکرێت لەلایەن ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتیەوە بە بڕیارێک بسەپێنرێت، بەڵام ئەگەر سزاکان لە دەرەوەی بڕیاری ئەنجومەنی یاساییش بنەوانە سزای تاگلایەنە و نایاساین. بەواتایەکی دیکە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە بەڕاستی نایاساین، چونکە ئەمە
شێوازێکە بۆ سزادانی بازرگانی ئازاد و مامەڵی ئازاد و شێوازێکی نایاساییە بۆ گوشارخستنە سەر وڵاتان. بەڵام لە دەرئەنجامی ئەو سزایانەی بەسەر رووسیادا سەپێنران چی ڕوویدا؟ یەکەم شت شانازی دەکەین بڵێن کە ڕووسیای فیدراڵی پلەی یەکەمی جیهانی گرتووە لە ڕووی قەبارەی سزاکانەوە، واتە سزای سەپێنرا و بەسەرماندا، لە ڕووی ژمارەشەوە زیاترە لە سزای سەپێنرا و بەسەر ئێران، کۆریای باکوور، کوبا و وڵاتانی دیکە کە بەدەزەم کێشەوە دەناڵێنن. ئەزمونێکی زۆرمان هەیە لەمڕۆوە. یەکەم شت دەرکەوت کە ئەم سزایانە سەرکەوتوو نین چونکە زیانیان بەوانە گەیاند کە سەپاندیان. ئەوانەی سزاکانیان بەسەرماندا سەپاند بوونە یەکەم قوربانی. دۆخی ماندووی ئابووری ئەوروپا بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەوە. ئەو کێشانەی کە دروست بوون هەرچەندە زۆر گەورە نین بەراورد بە ئەوروپا، بەڵام ئەوانەی لەسەر ئابووری ویلایەتە یەکگرتووەکانیش دروست بوون بەڵگەن لەسەرەوە. سەبارەت بە ئێمەش بێگومان ئێمە بەدەست ئەم سزایانەوە ناڵاندمان، بەڵام سەرسام بووین بەوەی کە کاریگەری ڕاستەقینەی زۆر کەمتر بوو لەوەی کە چاوەڕوان دەکرا. لە سەرەتادا کاتێک دەستیان بە شەڕی سزاکان دژی ڕووسیا کرد، ورەمان جێگیر نەبوو چونکە ترس هەبوو، بە تایبەتی لە نێو بازرگاناندا. بەڵام دواتر دەرکەوت کە دۆخەکە ئەوەندە خراپ نییە، بۆیە دەتوانرێت بەسەر ئەم سزایانەدا زاڵ بین. گرنگ ئەوەیە کە ئارەزوویەکی جیهانی هەیە بۆ تێپەڕاندنی ئەم سزایانە، کەواتە ئەزمونمان لەم بابەتەدا هەیە و دۆستمان هەیە. سەبارەت بە عێراقیش لێرە بێگومان وەکو گوتم ئەو سزایانەی بەسەر کۆمپانیا ڕووسیەکاندا سەپێنراون ڕێگر دەبن لە چالاکی ئەم کۆمپانیانە. بەڵام با سیر بکەین، ڕاستیەکە ئەوەیە کە ئۆبەرهێنانەکانی کۆمپانیای لوک ئۆیل لە عێراق زیاتر لە 11 میلیارد دۆلارە. ئەمە بەشێکی گرنگی تواناکانی پیشەسازی عێراقا لەسەر ئاستی نیشتیمانی. ئەگەر ئاستەنگ لەلایەن ئەمریکەکانەوە بەسەر کۆمپانیای لوک ئۆیلدا سەپێنرا، ئایا عێراق وەڵام دەداتەوە بە وتەی ناتوانین مامەڵە لەگەڵ ئەم زیاتر لە 11 میلیارد دۆلاردا بکەین کە لە ئابووریەکەماندا وەبەرهێنراوە؟ یان وەڵام دەداتەوە نا، پێویستە پارێزگاری لەم 11 میلیارد دۆلارە بکرێت. تەنیا 11 میلیارد دۆلاری سڕکراو نییە، بەڵکو ژمارەیەکە کە دەکرێت زیاد بکات. گفتوگۆ و مامەڵە هەیە لە نێوان لایەنە عێراقیەکان و لایەنە ڕووسیەکان بۆ کردنەوەی پرۆژەی نوێ. ئەوانە پرۆژەن بە وەبەرهێنانی ڕووسی. ئەو سزایانە هەنگاوێکی نادروست و ناژیرانن، نەدۆخی ڕووسیا و نەدۆخی هاوبەشەکان لە جیهاندا ڕەچاو ناکەن، بۆیە چارەنووسیان شکستە. یعنی نوکە کارێ ئێستا کاری لۆگۆیە و گازپرۆم و ئەوەنە بەرداوامە ئێستا چۆنە کاریە؟ گازپرۆم، ڕۆسنەفت، کۆمپانیای KPC کە رووسیا خاوەنی 160 پشکەکانێتی، هەمویان لە کوردستان کار دەکەن. بێگومان ناتوانم بڵێم دۆخیان نایابە، چونکە کوردستان بە دۆخی ئێستایەوە دووبەی نییە. دۆخی کوردستان لە ڕووی ئابووریەوە بەهۆی ڕووداوگەلێکەوە ئاڵۆزە کە ئێوە باش ئاگادارن، بەڵام کۆمپانیەکان هێشتا ماون و سەرڕای ئاستەنگەکان لە کارەکانیان بەردەوام دەبن، چونکە لە کۆتاییدا وەبەرهێنانیان کردووە، 100 میلیۆن دۆلاریان لە پرۆژەکاندا وەبەرهێناوە، کەواتە ناتوانرێت ئەم وەبەرهێنانە بکشێنرێنەوە و بگوازرێنەوە بۆ شوێنی دیکە. ئەم سەرمایە لە زەویدا دانراوە، ئەوانە وەبەرهێنانی زۆر گرنگن. جگەلەوەش بازرگانی دەبێت سەیری داهاتوو بکات، هەرچەندە کێشەی ئەمڕۆ هەبێت، دەبێت سەیری دوای ئەوە بکات، واتە سبەی چی دەبێت. لەو ڕۆوەش ئێمە پێمان وایە ئەم هەرێمە بە سامانە سروشتیەکانی و دۆخی نێوخۆییەوە داهاتوویەکی ئابووری گەشت و ئومێد بەخشی هەیە. دەبێت ئامادە بین و کۆمپانیەکانمان هان بدەین بۆ کارکردن.
شارستان لەسەر چ کارتێکە بوو زیاتر بە بەرهەنی حەزەکە زیاتر بچگە لە نەوت و غاز لە چ شوێنێکی تر لە هەرێمی کوردستان ئیستیسمار ڕازگویانە بڵێم ئەم پرسیارە بۆ پیاوانی خاوەنکارە ئەگەر من لە بازرگانیدا بەهێز بوومایە باڵیۆز نەدەبووم دەبوومە بەڕێوەبەر لە کۆمپانیەکدا کە بزنسمانەکان دێنە لای ئێوە وەکو نوێنەری وڵاتی ئەوان لە رووسیا دێن کە دێم ئەنەوێت لە عێراق ئیستیسمارتە زیاتر چاویان دەچێ یان عێراق داوای چ کەرتێک دەکا بۆ ئیستیسمار مەبەستم ئەوەیە ئەو بزانم چ مەجالێکی تر هەیە بچنە ناوی ئیش بکەم بەڕاشکاوی دەڵێم بۆ ئێمە ئابووری عێراق شتێکی نامۆ نییە و دەیزانین لە سەردەمی یەکێتی سۆڤێتەوە لە چەندین بواردا ئەزمونمانەیە بەتابەتی وزەی کارەبا ئاو پیشەسازی بەهۆی چەند هۆکارێکی ناسراوە وەکو داگیرکردنی کوێت گەماروی سەر عێراق دواتر داگیرکردنی عێراق لەلایەن ویلایەتە یەکگرتووەکان و هاوپەیمانەکانیەوە و ئەو پشێویەی دوای ئەوە دروست بوو هەرچەندە دواتر هەناسەیەکی ئاسوودەیی بۆ گەلی عێراق هات بەڵام پاشان جەنگی دژ بە داعش دروست بوو سەرجەم ئەو ڕووداوانە ڕێگەیان پێ نەداین بە خێرایی بگەڕێنەوە بۆ ئەو بوارانەی کە تێیدا ئامادە بووین ئەمە یەکەم دووەم وەکو بەڕووسی دەڵێن یاسا بایۆلۆجیەکان هەن ئەو سۆڤێتی و ڕووسانەی لە شەستەکان و هەفتاکاندا لە عێراق کاریان دەکرد ئێستا لەکوێن هەندێکیان لە ژیاندا ماون و هەندێکیشان نەماون بەڵام دڵنیام کار ناکەن بەهۆی ئەو کێشانەی لە نەوەدەکانەوە دەستیان پێکرد نەوەی پێشومان کە ئەزمموی لە عێراقدا هەبوو نەمان نەوەی نوێی ئێستا ئەزمموی نییە کەواتە ئەو بۆشاییەی نێوان نەوەکان دروست بووە ئەمە شتێکە دەکرێت تێپەڕێنرێت چونکە ڕووسەکان لە عێراقیەکان پەسەندن تەنانەت لە ڕووی معنەویشەوە واتە کاتێک وشەی عێراق بە هەندێک لە خەڵکی جیهان دەڵێن هەست بە ترس دەکەن ڕووسەکان بێگومان هەمویان دڵخۆش نین بە بیستنی وشەی عێراق چونکە لە ڕاگەاندنەکاندا عێراق زۆرجار تەنیا کاتێک باز دەکرێت کە کێشەیەکە بێت بەڵام لە لایەکی دیکەوە هەڵوێستی گشتی ڕووسیا بەرامبەر عێراق زۆر ئەرێنیە چونکە ئێمە کاتی هاوکاریمان لەبیرە و بەگشتی لە عێراقەوە هیچ شتێک دژی ڕووسیا ڕووی نەداوە کە لای خەڵکو و لای منیش ناسرااو بێت داوای لێبوردن دەکەم کە وەڵامەکەم درێژ بوو ئێمە کۆمپانیەکانمان هان دەدەین بێنە عێراق و لە بوارە جیاوازەکاندا کار بکەن تەنیا لە نەوت و گازدا خۆمان سنووردار ناکەین لێرەدا ئەگەر ڕێگەم پێ بدەن چەند کێشەیەک بۆ ئەم بابەتە هەن بربەستگەلێک هەن کە دەبێت تیان پەڕێنین هەندێک لەو بربەستانە تایبەت نین بە عێراق بۆ نمونە کێشەی سیستمی سزاکان هەر بازرگانێکی ڕووسی کە لەگەڵ عێراق مامەڵە دەکات پرسیاری یەکەمی ئەوەیە چۆن پارە دەدات یان چۆن پارە وەردەگرێت دەتوانرێت چارەسەرێک بۆ ئەم بابەتە بدۆزرێتەوە چونکە کۆنتڕۆڵکردنی سیستمی دارایی جیهانی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکان بۆ هاوپەیمانەکانیشی مەحاڵە بابەتێکی دیکەش من بەڕاشکاوی وەکو دۆستێکی عێراق قسەتان لەگەڵ دەکەم لە ڕووی ڕاکێشانی وەبەرهێنەرانەوە پێویستە هەندێک هەوڵدان هەبێت بۆ دروستکردنی میکانیزمێک ناتوانرێت کەسێکی نامۆ بێتە عێراق و وەبەرهێنان بکات و سەرکەوتوو بێت تۆ هۆکارەکان دەزانیت ئەم وڵاتە تایبەتمەندی خۆی هەیە قسەی من بە هیچ شێوەیەک ڕەخنە نییە چونکە لای ئێمە لە ڕووسیاش دۆخەکە بە نزیکەی وایە بۆ نمونە ڕووسیای فیدراڵ وڵاتێکی زۆر گەورەیە کەش و هەوایی وەبەرهێنەران لەوانەیە لە ناوچێکەوە بۆ ناوچەیەکی دیکە جیاواز بێت لەو ڕۆوە هەندێک ناوچەی ڕووسیامان هەیە کە کەش و هەوایی وەرگرتنی وەبەرهێنەرانیان ناتوانرێت بە عێراق بەراورد بکرێت چونکە زۆر خراپترە لە عێراق بۆیە قسەی من ڕەخنە نییە قسەی من ئامۆژگاریە نصيحة تێگەشت باسی تعاون هاوکاری کرد بینی عێراق و رووسیا و باسی شەڕی داعشی شت کرد من گوێم لە قسەیەکی ئێوە دڵ باسی دەستپێکی شەڕی داعش دەکەم کە چوون
ئەو کاتە سەرۆکوەزیرانی عێراق نوور المالیکی پەیوەندی کردو بە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین. دەتوانیت پێم بڵێیت ئەو کاتە دەوری رووسیا لاو کاریکردنی عێراق چی بوو؟ ئەم بابەتە دەتوانرێت فیلم و درامای لەسەر دروست بکرێت، چونکە ئێستا تەنانەت ئێمەش سەرسام دەبین کە خۆمان شاید حاڵی ئەو ڕووداوانە بووین. ئەگەر 11 ساڵ بگەڕێنەوە دواوە سەرسام دەبین چۆن ڕووداوەکان بەو شێوەیە پەرەیانسن. بەڕاستی ئەمە قسەی ئەوان بوو کە پیان گوتم لای منیش پشتڕاست کراوەتەوە. ئەمە لە دۆستە عێراقیەکانمەوەیە کاتێک جەنگی دژی داعش دەستی پێکرد و داعش هەڕەشەی لە بەغدادا کرد، دەرکەوت کە نە ئەمریکەکان و نە هاوپەیمانەکانیان نایاندەویست بە شێوەیەکی مادی هاوکاری عێراق بکەن. هەروەک چەندین جار بەڕێز سەرۆکوەزیرانی پێشووتر نووری مالیکی ڕایگەیاند، گوتی ڕەتیان کردەوە تەنانەت یەک فیشەکیشمان بدەنێ. هۆکار چی بوو؟ قورسە لێدوانی لەسەر بدرێت. من پێم وایە کە داعش وەکو دیاردەیەک بەرهەمی ئەمریکایە. ڕەنگە هەموو ئەمریکەکان ئەم شتە نەزانن، بەڵام من شێوازی کارکردنیان دەزانم، بۆیە سەرسام نابم بە کارێکی لەم جۆرە لەلایەن ئەوانەوە. ئەمە بۆ ڕوونکردنەوەی ئەوەی کە ئەوان نایاندەویست لە سەرەتای ڕووداوەکاندا شەڕ لە دژی داعش بکەن، یاخود لەوانەیە شەڕی مەرجدار ڕەنگە مەرجیان هەبوو بێت. ڕەنگە بیر لەوە کرابێتەوە کە داعش کاتێک دەڵێم بیر لەوە کرابێتەوە، ئەمە واتای ئەوەیە کە بە کورتبینیان بیر لەوە کرابووەوە وەکو هەمیشە، چونکە هەڵوێستیان لە بەرچاو نەگرتە بوو. ڕەنگە بیر لەوە کرابێتەوە کە داعش شێوازێکی گوشارە لەسەر حکوومەتێکی لایەنگری ئێران لە بەغدا. من نازانم، بەڵام دۆخەکە بەو شێوەیە بوو. نووری مالیکی ڕاستەوخۆ ڕووی لە سەرۆک پوتین کرد و داوای یارمەتی لێ کرد. بڕیاری سەرۆک پوتین زۆر خێرا بوو، گوتی کاتمان نییە بۆ دروستکردنی فڕۆکەی جەنگی بۆ ئێوە و یەدەگیشمان نییە، بۆیە ئەو فڕۆکانەی ئێستا لای سوپاکەمانە بۆتان دەنێرین. فڕۆکە ڕووسیەکان گەیشتنە ئاسمانی عێراق، بێگومان فڕۆکەوانەکان عێراقی بوون، فڕۆکەی ڕووسی بەڵام فڕۆکەوانی عێراقی، واتە فڕۆکەکان پێش واژۆکردن گەیشتن. نازانم، ڕەنگە لە سەرەتادا 5 یان 6 دانە بوو بن، نەک زیاتر. بەڵام لێرەدا گرنگ ئەوە بوو کە فڕۆکەکان هاتن، هەرچەندە ژمارەیان زۆر نەبوو، هاتن و ورەی هەردوو لایەن گۆڕی بۆ لایەنی داعشی و لایەنی عێراقیش، چونکە سەربازی عێراقی تێگەیشت کە ئەوان بە تەنیا نین و بەجێ نەهێڵدراون، چونکە فڕۆکەکان لە ڕووسیاوە هاتبوون و بنکەکانی داعشیان بۆردومان دەکرد. داعش تێگەیشت کە عێراق بە تەنیا شەڕ ناکات و دۆست و هاوپەیمانی هەیە. باش، ئەمە چ ڕۆژێک بوو، لە چ مانگێکدا بوو چەند وەک بەردەوام بردومانیان دەکرد؟ ئەگەر بمزانیە کە پرسیارێکی لەم جۆرە دەکرێت، ئەوە خۆم ئامادە دەکرد. من لەو ماوەیەدا لە سووریا بووم، دۆخێکی زۆر ئاڵۆز و گرژمان هەبوو. بێگومان ئێمە لە دیمەشقەوە چاودێری دۆخی هەموو ناوچەکە و بە تایبەتی عێراقمان دەکرد. بەڵام باوەڕم پێ بکە لەو ماوەیەدا بیرکردنەوەکانم ئەوە بوو، دەتوانم ئەگەر خوددا نەخواستە گروپێکی تیرۆریستی چووە دیمەشقەوە، کاتم دەبێت کەلوپەلەکانم کۆ بکەمەوە و بڕۆم، یان بەبێ کەلوپەلەکانم بڕۆم، یان ڕەنگە بکوژدێم. ئەگەر گرتیانم بیرم لەوە دەکردەوە کە خێرا بمکوژن بەبێ ئەشکەنجەدان. ئەمە بیرکردنەوەکانم بوون، بۆیە داوای لێبوردن دەکەم لە وردەکاریەکان سەبارەت بە جەنگی دژی داعش لە عێراق. ئەمە بە هەر حاڵ جەنگی هاوبەشی ئێمە بوو. بەشداری رووسیا لە سووریا زۆر گەورەتر بوو لە بەشدارەکەی لە عێراق. لە عێراق ڕۆڵی سەرەکی بۆ سوپای عێراق و حەشدی شەعبی و ئەوەی پێدەگوترێت هاوپەیمانی نێودەوڵەتی بوو، بەڵام بەشداری ئێمەش هەبوو لە بەشێکی زۆر هەستیار لەو ڕووداوانەدا، ڕۆڵێکی گەورەمان گێڕا. باشە، لە چوار چێوەی هاوپەیمانی نێودەوڵەتیەوە ئیتیلافی کە باسەکەی ڕۆژاواییەکە
رووسیا لە چ شوێنێک بەشێک بوو لەبێ ئێمە بەشێک نەبووین لەو هاوپەیمانێتیە چونکە بانگێش نەکرابووین. وەکو دەزانیت ئەوە سەردەمێک بوو کە ئێمە هەڵوێستی تەواو جیاوازمان هەبوو. من بە وشەیەکی دیپلۆماسی دەڵێم سەبارەت بە ڕووداوەکانی سووریا و تەنانەت لەسەر بابەتی داعشیش. مێژووی داعش زۆر سەیرە. دانپێدانانی ئەمریکی هەیە کە ئەوان داعشیان دروست کردووە. من بەلامەوە سیر نییە کە ئەمریکیەکان نایاندەویست هیچ هاوئاهەنگیەک لەگەڵ رووسیا هەبێت، بەڵام بە هەموو بەرپرسیارەتێکەوە ئەمە تێڕوانینی بەهێزی منە ئەگەر سەرکەوتنەکانی رووسیا نەبووە لە سووریا بەسەر داعش و گروپە تیرۆریستیەکاندا. من کە دەڵێم سەرکەوتنەکانی رووسیا مەبەستم سەرکەوتنەکانمان هاوبەش بوون، رووسی سووری، هێزە یاریدەدەرەکان لە ئێران، لە لوبنان، لە وڵاتانی دیکە. ئێمە پێکەوە دەستمان بە سەرکەوتن بەسەر تیرۆردا کرد لە سووریا. ئەمەش هانی ئەمریکیەکانیدا کە دەبێت ئەوانی شتێ بکەن، چونکە ئەگەر وانە بووایە هەموو سەرکەوتنەکان رووسی دەبوون. ئایا ئەمە بەشداریەکی زیادەی رووسی نییە لە سەرکەوتن بەسەر تیرۆردا لە عێراق؟ دەمێ بزانم ئەو کاتە نورمالکی هەرزوو فڕۆکەی جەنگی یان بڵێم هەلیکۆپتەری جەنگی لە رووسیا کرد. ئێستا وابزانم رووسیا عێراق چەک لە رووسیا ناکرێت یان وەستاوە. هۆکارەکە چییە؟ بۆچی فرۆشتنی چەکی رووسی بە عێراق وەستاوە؟ رووسیا چەکی نەماوە؟ بەڕاستی ئەم بابەتە هەستیارە. بێگومان میدیا دەیەوێت هەموو شتێک بەدەست بهێنێت کە دەتوانرێت لە باڵی وەزوەر بگیرێت. لەوانەیە من دوای تێپەڕبوونی 20 تاوەکو 30 ساڵ بە وردی لەسەرم بابەتە بدوێم کاتێک نهێنی لەسەرم دۆسیانە هەڵدەگیرێت. بەڵام بەگشتی دەڵێم پەیوەندیەکانی هاوکاریکردنی سەربازی و تەکنیکی لە نێوان رووسیا و عێراق بەردەوامە. چەندین لایەن لەسەر ئەم بابەتە کار دەکەن. ئەم هاوکاریە لە نێوانماندا زۆر سروشتیە و شتێکی نە نوێ و نە نائاساییە. بەڵکو پێتان دەڵێم بابەتێکی زۆر ڕۆتی نییە. بێگومان لە بارودۆخی ئێستادا دەکرێت بڵێن لە 2003ەوە کاتێک ئەمریکەکان هەوڵیاندا قۆرەخکاری لە بواری چەک لە عێراقدا بکەن. هاوکاریەکە کەمێک قورستر بوو لە جاران، بەڵام شانازی دەکەم کە بڵێم هەرچەندە هەوڵی نارەکانمان زۆر بێت، هاوکاری رووسی عێراقی بەردەوامە، چونکە دۆستی عێراقی، ئەمە دووبارە دەکەمەوە، دۆستی عێراقی چەکی رووسی خۆش دەوێت و لەسەر چەکی رووسی ڕاهاتووە. دوای تێپەڕبوونی 22 ساڵ لە کۆنتڕۆلی ئەمریکی بە جۆرێک لە جۆرەکان و هەوڵەکانی کۆنتڕۆلی ئەمریکی لەسەر هەموو بوارەکانی ژیان لە عێراق لە سەرووی هەمویانەوە بابەتی چەکداری، ئەوان لە بابەتە شکستیان هێناوە. سەرەڕای بوونی چەکی جۆرا و جۆر لە عێراقدا دەبینین کە زۆربەی ئەم چەکانە تاوەکو ئێستا رووسی و سۆڤیەتین. ڕەنگە مۆدێلێکی ئەم چەکە لە وڵاتانی دیکە کڕی بێتیان، بەڵام بنەچە ئەم چەکە رووسیایە. بەڵکو زیاتر لەوەش هاوڕایی و ویستێکی هاوبەش هەیە بۆ زیاترکردنی ئەمە. بە دڵنیاییەوە لەوانەیە ڕوویدا بێت کە عێراق نەیتوانی بێت زۆر شت بکڕێت. بۆ نمونە لە کاتی شەڕی داعش زۆری دەکڕی، چونکە یەکەم پێویستیەکی بەپەلە بوو، دووەم دەستێوەردانی گەورەی ڕۆژئاوا لەم بابەتەدا نەبوو. ئێستا ڕەنگە دەستێوەردانەکان زۆر بەهێز بووبن. ئێوە لە کوردستانی عێراق دەزانن چۆن ئەمریکیەکان هەندێک جار تەنانەت لەگەڵ دۆستەکانیشاندا مامەڵە دەکەن. ئیدی واز لەوانە بێنە کە دۆست نین. من نامەوێت زۆر درێژەی بدەمێ، بەڵام گرنگ لێرەدا ئەوەیە کە لە بابەتی چەکدارکردنی عێراقدا لای رووسیای فیدراڵ هیچ ئەجەندایەک نییە، هیچ شتێک نییە کە ڕێگەمان لێ بگرێت لە دابینکردنی هەر شتێک بۆ عێراق کە داوای دەکات.
بە پێی چاودێریکردنی من بۆ ئەم بابەتە ئاساییە کە ڕەنگە عێراق ئێستا توانای نەبێت یان ڕەنگە رووسیا کە ئێستا دژی تەواوی هاوپەیمانی ناتۆ ڕوبەڕووی شەڕێکی پرۆکسی بووەتەوە. ئێمە دژی ئۆکراینە شەڕ ناکەین، ئێمە دژی سیستەمی ناتۆ بە تەواوی شەڕەکەین بە هەموو کۆگەکانی چەک و جبەخانەکانیانەوە، بە هەموو پیشەسازیە سەربازیەکانیانەوە، بە هەموو ژمارەی دانیشتوانیانەوە، بە هەموو توانای داراییەوە. ئێمە ڕوبەڕووی شەڕێکی گشتگیر بووینەتەوە. لەو ڕۆوە هەندێک جار جۆرە چەکێکی دیاریکراو ناتوانین بفرۆشین چونکە پێویستمان پێێتی. ئێمە بەرەیەکی شەڕمان هەیە کە 600,000 شەڕکەر ڕۆژانە شەڕی تێدا دەکەن. بەحسی شەڕ کرد. رووسیا پێش دەکەوێت لە بەرەی شەڕ لەگەڵ ئۆکرانیە. رووسیا یان سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین بە تەمایە بە نیەتە شەڕەکە ڕابوەستێنێت؟ یەکەم شت پلانەکە ئەوە بوو لە سەرەتای ڕووداوەکاندا ئۆکراینە ناچار بکەین بۆ ئاشتی. پلانەکە پلانی جەنگێکی تایبەت بۆ 3 ساڵ و نیو یان زیاتر نەبوو. بەڕاستی ئەم پلانە سەرەتا سەرکەوتوو بوو. شەڕەکە دەستی پێکرد و نزیکەی 2 مانگ دواتر لەگەڵ ئۆکراینیەکان بە نێوەندگیری بیلاڕووس و تورکیا گەیشتینە فۆرمی ڕێککەوتنەیەکی ئاشتی. بۆ پرۆژەیە ڕێککەوتنەکە هەموو ئەوەی رووسیا دەیویست جێگیر کرابوو، بەڵکو شتێکی نهێنی نییە کە ئۆکراینیەکان پێش ئێمە کەوتبوون بە پێشکەشکردنی هەندێک خاڵ لەو پرۆژەیەدا کە ئێمە دەمانویست، بەڵام ئەوان پێش ئێمە کەوتن بە قبولکردنیان چونکە دانزانی رووسیا چی دەوێت، بۆیە دایانویست چارەسەرێکی خێرا بدۆزنەوە. دواتر بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا لەو کاتەدا کە ڕوبەڕووی کێشە لە نێوخۆی بەریتانیا ببووە و دەیویست خۆی وەکو دیپلۆماتکارێکی گەورە نمایش بکات، قەدەغەی خستە سەر حکوومەتی ئۆکراینە بۆ واژۆکردنی ئەم ڕێککەوتنە. من نامەوێت هەموو بەرپرسیارەتەکە بخەمە ئەستۆی بۆریس جۆنسن، هەرچەندە ئەوەی کردی کارێکی شێتانە بوو. دەتوانین بڵێین کە ئەو هۆکاری درێژبوونەوەی جەنگەکەیە، دەتوانین گاڵتە بەم بابەتە بکەین، بەڵام ئەگەر بگەڕێینەوە سەر قەبارەی وێرانکاریەکان، ژمارەی کوژراوان، ژمارەی برینداران، ژمارەی بێوەژنەکان، ژمارەی هەتیوان بژمێرین، ئەوە بۆریس جۆنسن ڕۆڵێکی گەورەی هەیە لەم بابەتەدا. نامەوێت بەردەوام بم لەسەر ئەم بابەتە چونکە وشەی ئەدەبیم نییە بۆ وەسفکردنی ئەم دۆخە، بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر ئۆکراینیەکان ئەمە پاساو بۆ هەڵوێستەکان ناهێنێتەوە چونکە دەبوو بڕیاری خۆیان بدەن. بڕیاری کەسێکی بیانی نەبێت کە بێت و بەسەریاندا بیسەپێنێت، بەڵام ئەو دەرفەتە لە دەستدرا بۆی ڕووداوەکان لە کۆنتڕۆلە چوون چونکە مەبەستمان ئەوە بوو سیستەمی ئۆکراینە ناچار بکەین با ڕێککەوتن. لە سەروی هەمووشیانەوە هێرش نەکردنە سەر ناوچەکانی دۆنباس و دۆنێسک و لوهانسک. ئێمە پێش ئۆکراینیەکان کەوتبووین بە هێرشکردن چونکە ئەوان خەریکی دەستپێکردنی هێرشێک بوون بۆ سەر ئەو ناوچانە و ئەنجامدانی پاکتاوکردنی دیمۆگرافی لەوێ. باش خۆت باسی بکرد کوژرا و بریندار، بێوەژن، مناڵ، بێدایک و باو، ئەو هەموو گەنجانە بەتەمان پلانە شەڕەکە ڕابوەستێت؟ زیاتر لە پلانێک هەیە. پلانێکی ڕووسی هەیە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گشتگیر بۆ ئەم جەنگە و دەرچوون لی، چەسپاندنی ئاشتی بۆ هەمیشە. پلانێکی دیکەش هەن وەکو ملکەچ پێکردنی رووسیا بە پێی ئەزمونونەکانی دیکە چونکە ڕووسەکان گەمژەن دەتوانێت ملکەچ بکرێن و باوەڕێن پێ بکرێت کە ئێمە جەنگەکە ڕدەگرین و جارێکی دیکە دەرفەت دەدەین بە ئۆکراینە بۆ دووبارە چەکدارکردن و دووبارە کۆکردنەوەی هێزەکانی. ئێستا رووسیا بەرەم کام سیناریو دەڕوە؟ بژاردەی رووسیا چییە؟ دەیەوێت چوون ئەو ئاشتیە ئەو سەلامە بەدەست بێنێت؟
هەموو جیهان دەزانێت کە ئێمە ئاشتیمان دەوێت لە ئۆکراینە، بەڵام ئێمە دەمانەوێت ئاشتیەکی گشتگیر بێت بە چارەسەرکردنی هۆکارەکانی ئەم جەنگە، هۆکارە بنچینەیەکانی ئەم جەنگە. هەموو ئەوەی ئێستا ڕوودەدات لە پێشنیازەکان لەلایەنە جیاوازەکانەوە هۆکارەکان چارەسەر ناکەن، ئەوان دەرەنجامەکان چارەسەر دەکەن. ئێمە باوەڕ بەم جۆرە چارەسەرانە ناکەین. بۆچی؟ چونکە ئێمە ئەزموونی پێشومان هەیە. ئەگەر ڕێگەم پێ بدەیت لە ساڵی 2014 راپەڕینی خەڵک لە ڕۆژهەڵاتی ئۆکراینە ڕوویدا، ئەم راپەڕینە بە چەک سەرکوت کرا. ئێوە لە کوردستان باش دەزانن چۆن ئەم شتانە ڕوودەدەن. رووسیا دەستوەردانێکی کرد و جەنگەکەی ڕاگرت و لە ساڵی 2015 جەنگەکە ڕاگیرە. پرۆسەیەکی چارەسەر ڕێکخرا لە نێوان ئۆکراینە وەکو ناوەند و کیێڤ و ڕۆژهەڵاتی ئۆکراینە و ناوچەی دۆنباس کە زۆرینە ڕووسن، بەڵام لە چوارچێوەی دەوڵەتێکی یەکگرتوودا دەبوو چارەسەر بدۆزنەوە. دۆخێکی زۆر هاوشێوەی دۆخی کوردستان لە عێراق نزیکەی هەمان ژمارەی دانیشتوان لەو کاتەدا بۆ ئۆکراینە و لە عێراق هەبوو. گەلی کورد ژمارەی وەکو ژمارەی ڕووسەکانی نەتەوەی ڕووسە بە ڕێگەزنامەی ئۆکراینی لە ئۆکراینە. بە دڵنیاییەوە هەمان بوونی جوگرافی دەتوانرێت بگوترێت لە پەراوێزی وڵاتەکە نەک لە نێوەڕاستی وڵاتەکە. هەمان هەڵوێست لەلایەن ناوەندەوە، هەڵوێستێکی تۆند، هەڵوێستێکی خوێناوی، هەڵوێستێکی تونند و تیژ و مامەڵەکردن لەگەڵ ڕاپەڕینی و کەسانەی هاتنە سەر شەقامەکان و داوای مافەکانیان دەکرد. هێزە چەکدارەکان دژیان نێردرا. ئایا ئەمە ڕاستە؟ ڕاست نییە. کورد لە عێراق لە کاتی پرۆسەیان فالدا کەسیان نەبوو بۆ پاراستنیان، بەڵام کوردە ڕووسەکان لە ئۆکراینە برایەکی گەوریان هەبوو. ئێمە دەستوەردانمان کرد بۆ پاراستنیان، بەڵام نەک بۆ پارچە پارچەکردنی ئۆکراینە. داوامان کرد چارەسەرێک بدۆزرێتەوە لە نێوان ڕۆژهەڵاتی ئۆکراینە و ناوەند. چی ڕوویدا؟ چوارچێوەیەکیان بۆ چارەسەر دروست کرد بە بەشداری فەڕەنسا و ئەڵمانیا و هەندێک لایەنی دیکە و بە دڵنیایەوە بە بەشداری ئەمریکیەکان. هەمویان لە ماوەی 8 ساڵدا درۆیان دەکرد کە دایانەوێت چارەسەر هەبێت. لە کاتێکدا چەکیان بۆ ئۆکراینە دابین دەکرد و مەشقیان بە هێزە ئۆکراینیەکان دەکرد. ئۆکراینیان ئامادە دەکرد بۆ جەنگ دژی ڕووسیا. دواتر چی ڕوویدا؟ دواتر هەریەک لە مێرکڵ و هۆڵاند دوای دەست لە کارکێشانەوەیان دانیان بەمەدانا، دەڵێن ئێمە ئاشتیمان نەدەویست، ئێمە چارەسەرمان نەدەویست، ئێمە دەمانویست دەرفەتێکی دیکە بە ئۆکراینە بدەین. ئایا ئێستا دوای هەموو ئەوەی کە ڕوویدا هەمان ئەزموون دووبارە دەکەینەوە؟ گەلی ڕووس گوێدرێژ نین. ئێمە لەوانەیە جارێک هەڵە بکەین، بەڵام 2 یان 3 جار هەڵە ناکەین. جەنابی سەفیر، ڕیپۆرت هەیە، ڤیدیۆ هەیە، وێنە هەیە، بەس لەوە دەکەن کە هاوڵاتی عێراقی لە بەرەکانی شەڕ لە رووسیا شاتەکە. ئێوە لەسەر ئەوە دەڵێن چی؟ من سەرسام نیم بەم بابەتە، چونکە ئەگەر خواستێکی گەورە هەبێت دەتوانرێت کەمێک قوڵتر لە ئینتەرنێتدا بگەڕین و کەسانێک لە زۆر نەتەوەی جیاواز بدۆزرێنەوە کە لەم ڕووداوانەدا لە هەردوو لا بەشدارن. ئێستا بۆ نمونە خۆبەخشەکان لە ئیسرائیلەوە هەن کە بۆ لایەن و ڕژێمی ئۆکراینە شەڕ دەکەن. چەند عێراقی هەن لەناو بەرەکانی شۆگان لە ئوسپای ڕووسی شەڕ دەکەن؟ من لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانی لە بەغدا ئەم بابەتەم بە وردی خستە ڕوو، بۆیە دووبارەی ناکەمەوە چونکە هیچ شتێکی نوێ نییە. ئەم حاڵەتانە هەن، بەڵام تاکە کەسین و قەبارەیان ئەوەندە نییە کە هەندێک کەس هەوڵ دەدەن بانگەشەی بۆ بکەن. وەکو تاک هەن، ئێمە ئەوە دەزانین چونکە ئەوەندەی لەبیرم بێت ڕەنگە 2 یان 3 جار، ڕەنگە زیاتر 4 جار ڤیزامان داوە بە کەسوکاری کوژراوان کە چوون بۆ وەرگرتنەوەی تەرمەکانیان. ئەوە ڕاستی بابەتەکەیە، ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەوان لەوێ هەن، بەڵام ژمارەیان چەندە؟ من هیچ ژمارەیەکم لا نییە. دووبارەی دەکەمەوە،
شتێکی گرنگ هەیە ئەم جەنگە جەنگی ڕژێم دژ بە ڕژێم نییە بۆ ئێمە ئەمە جەنگی گەلەکەمانە لە پێناو بەرژەوەندەکانی هەموو ڕووسێک هاوڕێی هەیە یان خزمی هەیە کە لە بەرەکاندا شەڕ دەکەن من زۆر لە خزم و هاوڕێیانم یان خزمانی هاوڕێیانم یان هاوڕێی هاوڕێیانم هەن ئێمە بەردەوام لەگەڵیاندا لە پەیوەندیداین تەنانەت بۆ پشگیری معنەوی یارمەتیان بۆ دەنێرین گەر شتێکی سادەش بێت ئەوەی لە بەرەکان شەڕ دەکات دەزانێت کە لەلایەن نیشتیمانەکەیەوە پشگیری لێ دەکرێت نەک تەنیا حکوومەت بەڵکو لەلایەن گەلەکەشیەوە بۆیە زۆر هەواڵ لەوێەوە دێت سەبارەت بەوەی چی ڕوودەدات بەڵام من هیچ شتێکم نەبیستووە لە سەربوونی بیانیەکان بە هیچ شێوەیەک مەبەستم ئەوەیە نەمبیستووە گەر بیانیەکان لەلایەن ڕووسیا بن بەڵکو لەلایەن ئۆکراینی بیانیەکان هەن ئێمە دیلمان لەوان هەیە تەرمەکانیانمان هێناوەتەوە بەڵگەنامەکانیان هێناوەتەوە مڵکەکانیان دۆزراونەتەوە هەندێک بە ناویان و شوێنی سەربازی و هەواڵگریان لە وڵاتەکانیان ناسراون بەڵام گەرباسی لایەنی ڕووسی بکەین بەڕاستی هیچ شتێک نییە کە باس بکرێت تەلەڤیزیۆنی ڕووسی جار ناجارێک راپۆرت بڵاو دەکاتەوە بۆ نمونە خۆبەخشێک لە ئەمریکای لاتینەوە تۆ بۆ ڕووسیا و پەیوەندی بە سوپای ڕووسیاوە کردووە و شەڕ دەکات و لەگەڵ هاوڕێیانی وێنە دەگرێت ئەوان لە هەموو پرۆسەکەدا هەن و بۆ ئەم حاڵەتە هاتوون بۆیە من دەڵێم ئەم حاڵەتانە تاکە کەسین و بەم شێوەیە فراوان نین بەڵام من ئەگەر ڕێگەم پێ بدەن لەم بارەیەوە دەبێت سوپاسی هاوڵاتیانی عراقی بکەم کە ئەم هەڵوێستیان هەیە کە هەڵوێستێکی پاڵپشتیکاری ڕووسایە بە دڵنیاییەوە من داوای لێبوردن دەکەم گەر یەکێک لەوان بریندار یان کوژرا بێت جارێکی دیکە دووبارەی دەکەمەوە ئێمە ئەوانمان وەرنەگرتووە ئەوان وەکو خۆبەخش هاتوون سەرەتا ئەوەی کە کەسێک موچە وەردەگرێت مانای ئەوە نییە کە بەکرێگیراوە پۆلیس موچە وەردەگرێت و بەکرێگیراو نییە سەرباز موچە وەردەگرێت و بەکرێگیراو نییە تەنانەت بێژەریش لەم ستۆدیۆدا موچەی هەیە و بەکرێگیراو نییە باڵیۆزیش من بە موچە دەژیم سەبارەت بە خۆبەخشەکان ئێمە دەوڵەتین تەنانەت خۆبەخشەکانی ئێمەش بەپێی توانامان موچیان پێدەدەین لە هەر بوارێکدا بێت بوارگەلێک هەن کە هیچ دەرفەتێک نییە بۆ پێدانی موچە بە خۆبەخش بۆ نمونە کاتێک چالاکیە ئاینی ئیسلامیەکان لە مۆسکۆ ڕێک دەخرێن خۆبەخشانێک لە موسڵمانان بەشداری دەکەن لە ڕێکخستنی کارەکاندا لە دەرەوەی زانکۆ و لە نێو زانکۆدا هیچ شتێکیان پێ نادرێت بەڵام ئەگەر کەسێک ماوەی چەند مانگێک یان چەند ساڵێک لە شوێنێکی دیاریکراودا کار بکات من ناڵێم کە موچە وەرناگرێت ئەی بەچی دەژی؟ من یەک پرسیارمەوە لەسەر عێراق زۆر پرسیارمە لەسەر سووریا نازانم ئەتوانین بەکەلەکەل بشێنەوە مەسەلەی سووریاش تۆزێک هەمی پرسیاری سووریاشم هەیە یەک پرسیاری عێراقمەوە وەرگرتنی ویزای ڕووسی لەلایەن هەوڵاتی عێراقەوە ئەڵێن تۆزە مەرجی هەیە ئەبێ لەوێ داوەتنامەیەک هەبێت لە ڕووسیاوە بوت بێت مەرجەکان چی چۆن هەوڵاتی عێراقی دەتوانێت ویزای ڕووسیا بەدەست بێنێت شەهیان ئەمە شتێکی هاوبەشە کارمان هاوبەشە ئازارمان هاوبەشە ئومێدمان هاوبەشە لەسەر بنەمای ئەوە کەسێک کە 40 ڕۆژ لەگەڵ گەلێکدا ژیا دەبێتە بەشێک لەوان من چەندین جار 40 ڕۆژم لەگەڵ هەموو لایەنەکان هەموو چین و توێژەکانی گەلی عێراقدا بەسەر بردووە کەواتە من بە سروشتی خۆم دەمەوێت دەرگا بەڕووی عێراقیەکاندا بکەمەوە بۆ سەردانیکردنی ڕووسیا بۆ سەردانی گەشتیاری و بازرگانی و کولتوری بۆ ڕووسیا بەڵام بەداخەوە سنووردارکردن لەسەر ئەمە سەپێنراوە من بەپی توانایی خۆم بۆ لایەنی عێراقی هەوڵ دەدەم بەڵام بابەتەکە سەختە بێگومان ئەوەی دێڵێم بەشێکی کەمی گاڵتەیە بەڵام بەشێکی زۆری ئەمە شتێکی جیددیە کێشەکە لێرە ئەوەیە یەکەم ئێمە هیچ شتێکمان نییە دژی عێراقیەکان وەکو دژمن
هەرگیز بەڵکو بە پێچەوانەوە عێراقیەکان لای ئێمە هەمویان وەکو کەسانی ڕێزدار ناسراون. بۆ نمونە نێوبانگی خوێندکارانی عێراقی لە رووسیا زۆر باشە. لە یەکێک لە هەفپەیوینەکانمدا گوتم کە خوێندکارانی عێراقی زیاتر خەریکی هاوڕێکچە ڕووسیەکانن وەک لەوانەکان. ئەمە لە بابەتی گاڵتە بوو. جا لە کۆبوونەوە ڕۆژنامەوانیەکاندا من ناچار بووم ئەمە بڵێم، چونکە ئەو بێژەرەی کە من هەفپەیوینم لەگەڵدا دەکرد سوور بوو لەسەر بەشداریکردنی عێراقیەکان لە شەڕی ئۆکراینەدا، تا ئەو ڕادەیە گەیشتە ئەوەی کە هەواڵ هەبوو گوایە خوێندکاران ناچار دەکرێن واز لەوانەکان بێن و بچنە جەنگەوە. منیش وەڵاممدایەوە کە ئەگەر خوێندکارێکی عێراقی واز لەوانەکان بێنێت نەک لەبەر شەڕ بەڵکو لەبەر هاوڕێکچەکان بێت، ئەوە بێگومان ئەمە شتێکی ئاساییە. ئێستا هەر کەسێک لە رووسیا بخوێنێت و بگەڕێتەوە نیشتیمانەکەی دەبینین کە پشتگیری لە نێوبانگی خۆی دەکات، پشتگیری لە پۆستەکانی دەکات، پشتگیری لە پۆست بەرزکردنەوەیەکی گەورە دەکات. ئەمە بە خێراتنی لێ دەکرێت. دەگەڕێنەوە سەر بابەتی ڤیزا. ئێستا دۆخی ئەمنی لە رووسیا ئاڵۆزە، چونکە رووسیا ڕوبەڕووی شەڕێکی میدیایی و شەڕی سزاکان نەبووتەوە، بەڵکو شەڕی بە وەکالەتە. بەڵام ئەم شەڕە بە وەکالەتە شەڕێکی خوێناویە لەسەر خاکی ئۆکراینە دژ بە ئێمەش ڕوبەڕووی شەڕی تیرۆر دەبینەوە. هەوڵ هەیە بۆ ئەنجامدانی کاری تیرۆریستی لە نێو رووسیادا لەلایەن هەواڵگەری ئۆکراینی و ئەوانەی لەگەڵیان وەستاون. بۆی لەم ڕۆوە وەکو ڕووسەکان بە تایبەتی لەم قۆناغدا دەبێت زۆر ئامادە وریابین. پێویست ناکە بیرتان بخەمەوە یان ڕەنگە پێویست بکات مەبەستم ڕووداوە خوێناویەکەی ناوەندی بازرگانی کرۆکۆس سیتی هۆڵە، ناوەندێکی بازرگانیە کە خەڵک تێدا کۆ دەبنەوە بۆی پشوو بدەن. گروپێک لە تیرۆریستان چوونە ناوی، ئاژەڵگەرێکی قسەکەر بوون و دەستیان کرد بە کوشتنی خەڵک، تەقیان لێ دەکردن. ژمارەی قوربانیەکان لەوێ زیاتر لە 100 کەس بوون. اینجا ئەوانە بە پەلە ڕویان کردە سنووری ئۆکراینە. پێش ئەوەی سنووری ئۆکراینە ببەزێنن دەستگیرکران. تاوەکو ئێستا لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت، چونکە دەرکەوتووە کە ئەم تیرۆریستانە پێشینەی تیرۆریستیان نییە، هیچ پێشینێکی تیرۆریستیان نەبووە، ئەندامی هیچ گروپێکی تیرۆریستی نەبوون، بە هیچ دۆسیەک لە لای دەستگا ئەمنیەکان نە ڕووسی و نە ناڕووسی ناسراو نەبوون. خەڵکانێکی سادە بوون کە بە شێوەیەک دامەزرێنرا بوون، نازانم چۆن وردەکاریەکان نازانم، بەڵام چەکیان وەرگرتووە و بە شێوەیەکی یاسایی لە نێو ڕووسیا بوون. یەکێک چەکی پێداون و چوونەتە ناوەندێکی بازرگانی و دەستیان کردووە بە کوشتنی خەڵک و ئەمان وێنە گرتووە وەک ئەوانەی داعش. هەوڵیاندا خۆیان وەکو داعش پێشان بدەن، تەنانەت هەندێک قوربانیشیان بە چقۆسەر بڕی، بەڵام بە شێوەیەک بوو کە تەنانەت ئەزممویان لەم بابەتەدا نەبوو. بۆیە بێگومان رووسیا ناچارە ڕێکارەمنیەکان تونند بکاتەوە و نەچێتە سەر کراوەی زیاتر. من گەرنتیتان پێدەدەم، بەڵێنتان پێدەدەم کە دوای دەرچوونمان لە قەیرانی ئۆکراینە و دوای جێگیربوونی دۆخەکان ڕەنگە عێراق لە یەکەمین وڵاتان بێت کە بابەت و کێشەی ڤیزا و هەموو شتێکی بۆ بکەینەوە، چونکە ڕاستیەکەی ئێستا ئێمە کراوەی گشتیمان هەیە بۆ عەرەبەکان لەگەڵ هەندێک وڵاتانی کەندا و گەیشتوونەتە هەڵەشانەوەی سیستمی ڤیزا. ئەمە شتێکە پێشتر قورس بوو پێشبینی بکرێت. عێراق دۆستێکی دێرینی ئێمەیە، چۆن ناکرێت لەسەر ئەم بوارە هاریکاری لەگەڵدا نەکەین؟ رووسیا دەیەوێت تەواکوکەی هێزەکانیان لە سووریا بمێنێ. مەسەڵەن هێزەکانی رووسیا لە بانیاس لە حمێمین ئێستا وەزعیان چۆنە لە چ دۆخێکدا؟ بە دڵنیایەوە ئێستا پێویستیەکی سەربازی نییە بۆ مانەوەی هێزەکانمان لە سووریا، چونکە ئەوە بۆ شەڕکردن بوو دژی گروپە تیرۆریستیەکان. ئێستا دۆخەکە گۆڕاوە، ئێمە بەشدارین لە هیچ شەڕێک لە سەرخاکی سووریا. لە لایەکی دیکەوە ئەم بنکانە ڕەهەندێکی استراتیژیان هەیە و تایبەت نین بە سووریا، بۆیە نارەکانمان دەزانن مەبەست چییە
کاتێک دەمانەوێت لەو بنکانە بمێنینەوە. گرنگ لێرەدا ئەوەیە سیستەمی نوێی سووریا چی دەوێت و چۆن بیر دەکاتەوە. پێشبینیەکان لە سەرەتادا ئەوە بوون کە ڕەنگە داوای ڕۆیشتنی رووسیا بکات، لەوانەیە ئەمە شتێکی گونجاو بوو بێت لەو ماوەیەدا. من باسی ڕووداوەکانی مانگی دێسەمبەری ڕابردوو دەکەم، بەڵام بە تێبەڕبوونی کات دەرکەوت کە تاوەکو ئێستا بنکەکان ماون و هێزیان تێدایە. بێگومان ژمارەی هێزەکانی نێو بنکەکان من وشەی بنکەکان وەکو زاراوە بەکاردێنم. بنکێکی ئاسمانی حمێمیم هەیە کە دەبێت لەم دۆخەدا ئەوەندەی پێویست بێت تێیدا بێت، کەواتە لەو بنکانە هێزەکان زۆر کەمترن لەوەی کە پێشتر هەبوون، بەڵام لەوێ ماون. يعني إذا بالقواعد هذه القوات موجودة أقل بكثير مما كانت في السابق، لكن موجودة. كم تربوني؟ يعني إيش كم جمارة؟ ما أدري يمكن نازانم، ڕەنگە نیو بێت، ڕەنگە زیاتر بێت. ئەم زانیاریانە زانیاری نهێنین دوای 20 ساڵ یاخود دوای لەسەر کارلادانم یان دەست لە کارکێشانەوەم لە وەزارەتی دەرەوە باسی ئەم بابەتە دەکەینەوە. بەڵام گرنگەوەیە کە بەڕاستی ژمارەیەکی زۆرن و لەوێن. بەڵام مانەوەیان لە سووریا ئێستا ڕەهەندێکی سیاسی و استراتیژی هەیە کە زۆر زیاترە لە سەربازی، چونکە ئەم بنکانە بەڵگەن کە سیستمی حکومڕانی لە سووریا گۆڕا، بەڵام پەیوەندیەکەی ئێمە هەر ماوە، تەنانەت لەم بابەتە هەستیارەشدا. تاوەکو ئێستا پەیوەندیەکی چالاکمان لەگەڵ حکوومەتی سووریا هەیە و شاندەکان سەردانی یەکدی دەکەن. دوجار ئەحمەد شەرعم سەردانی مۆسکۆی کرد، پێش ئەوەش زیاتر لە شاندێکی باڵای ڕووسی سەردانی دیمەشقیان کردبوو، بۆیە لەوێ کۆبوونەوە و دانوستاندنی ورد هەبوون لە ئاستی سەرکردایەتەکاندا، واتە ئەفسەر نا بەڵکو لە ئاستی سەرکردایەتی دەستگا هەواڵگریەکان و وەزیرانی بەرگری و وەزیرانی دەرەوە. زۆر وردەکاری باسییان لێوە کرا، بەڵام باسی داخستنی بنکەکان نەکرا و بنکەکان هەر ماون. تم الدخول بالتفاصيل كثيرة لكن لم يتم طرح موضوع إغلاق القواعد. قواعد باقية. لسردانەکەی ئەحمەد شەرع بۆ رووسیا حکوومەتی سووریا داوای کردووە کە بەشار ئەسەد تەسلیم بکرێت؟ پێم وایە کە لەم سەردانەدا داوایان نەکردووە، ڕەنگە داوایان نەکردبێت. ناتوانم بڵێم 100% دەڵێم 99% داوایان نەکردووە. پێشتر یەکەم جار داوا کراوە و بابەتەکە لێکۆڵینەوەی لەسەر کراوە لە کاتی سەردانی نوێنەری سەرۆکی رووسیا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و بریکاری وەزیری دەرەوە بەڕێز بۆگدانۆف کە ئێستا خانەنشینە. کەسایەتێکی ناسراوە ئەو بە سەرۆکایەتی شاندێکی گەورە چوە دیمەشق لەگەڵ ئەحمەد شەرع کۆبووە. سەرەتا داوای کردبوو کە دەبێت بەشار ئەسەد ڕادەست بکرێت. لێرەدا لێکدانەوەی لایەنی ڕووسی ئەوەیە کە ناتوانێت ڕادەست بکرێت چونکە پەنابەری مرۆییە، بۆیە ناتوانێت ڕادەست بکرێت. پەنابەری مرۆییش بە پێی لێکدانەوەی ئێمە بۆ وشەکە جیاوازە لە پەنابەری سیاسی. پەنابەری سیاسی واتە هەر کەسێک بە شێوەیەکی سیاسی داوای پەنابەری کردبێت و بەردەوام بێت لە چالاکی سیاسی و لە ڕووی تیۆریەوە ڕەنگە لە کاتێک لە کاتەکاندا ڕادستی وڵاتەکەی یان نیشتیمانەکەی بکرێتەوە. بەڵام پەنابەری مرۆیی واتە فڵان کەس ناتوانرێت ڕادستی نیشتیمانەکەی یان وڵاتەکەی بکرێت چونکە ئەمە مەترسیدارە بۆ سەر ژیانی. ئەم قسەیە جێگەی ڕەزامەندی سەرکردایەتی سووریای نوێ بوو کە بەشار ئەسەد لە مۆسکۆ دەمێنێتەوە و هیچ مافێکی نییە بۆ هیچ چالاکیەکی نەڕاگەیاندن و نەسیاسی. بەو شێوەیە ئەو دەمێنێتەوە. هیچ شتێکتان دەربارەی بیستووە نەتان بیستووە. بۆچی؟ چونکە مافی نییە، بەڵام ئەو لە شوێنێکی ئارامدا دەژی. پەیوەندی لەگەڵ قەسەدێت باشە. مانەوە سایبوون بەحسە پەیوەندیان خوبیان لەگەڵ قەسەدێ. مەسەلاً بکە ئەمریکا فرانسا داخوازت کەن اعتراف داوایان کردووە اعتراف بە مافی کورد بکرێتە ناو حکوومەتی سووریا لە دیمەشقەوە قەسەدە ببێ بە بەشێک لە پێکهاتەی سوپای سووریا. ئێوەی رووسیا چۆن دەڕوانە ئەم کارە؟ یەکەم شت من دەمەوێت بڵێم کە پەیوەندیەکانمان لەگەڵ هەسەدا پەیوەندی ئاسایین،
دەڵێم دۆستانن والودية بەڵام پەیوەندی بس گفتوگۆیین في سەبارەت بە علاقات الحوار. ویلایەتە یەکگرتووەکان أما ئەوان لایەنێکن فيما کە يخص چەک بالولايات بۆ المتحدة هەسەدا هي دابین الدول دەکەن و التي پشتیوانی دەکەن تزود القصد وەکو بالسلاح دەردەکەوێت دەیانەوێت ترى هەسەدا القصد بەکاربهێنن لە كما بەرژەوەندی يبدو خۆیان تريد وەکو جۆرێک استغلال لە القصد في کۆمپانیایەکی مصلحتها سەربازی تایبەت كنوع من ئەمە شركة هەڵوێستی خاصة. ئەمریکایە بەرامبەر بە هەسەدا هاي موقف کوا هەڵوێست بەرامبەر هەسەدا أمريكي کە هێزێکی من القصد. سەربازی و سیاسیە عندنا موقف من لەم القصد ڕۆوە من قصد قوة ئێمە عسكرية هانی وقوة دیالۆگ سياسية. دەدەین لە نێوان دیمەشق و فبهذا هەسەدا السبب نحن لە سەردەمی نحتاج ڕژێمی الحوار بەشار بين ئەسەد دمشق ئێمە هانی وهسد. ئەم دیالۆگەمان دەدا و نظام وەکو بشار ناوبژیوان وجهنا بەشدار بالحوار بووین وشاركنا ئێستاش كوسطاء. هانی ئەم ولن دیالۆگە نشجع دەدەین على هذا هەرچەندە الحوار ئێستا لو ناوبژیوان أننا نین لسنا الآن وسطاء يعني واضح. يعني روسيا طالبة أوە دەکات اعتراف بەما في کورد بکرێت لە ناو دەسەڵاتی تازای سووریا قەسەدا بن بە بەشێک لە سوپای سووریا. نعم. أول شيء یەکەم شت هذا شيء مهم جدا. ئەمە شتێکی زۆر گرنگە سەرەتا ئێمە لێەوە دەست پێ دەکەین کە ئەم بابەتە دەبێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە لە چوارچێوەی دیالۆگێکی نیشتیمانیدا. ئەم پرسە شتێکی نێوخۆیی سووریایە ئەوەی رووسیا بیری لە دەکاتەوە لەوانەیە بیری لێ بکاتەوە و لەوانەشە بیری لێ نەکاتەوە بەڵام ئەوەی ئێمە بیری لێ دەکەینەوە زۆربەی جار بۆ بڵاوکردنەوە نییە چونکە ئەگەر شتێک لەم هەڵوێستە بڵاو بکرێتەوە دەبێتە کارتی گوشار. بۆ نمونە تۆ چوویتە نێو هەڵوێستە ئاشکراکانمانەوە ئێمە رووسیای فیدراڵ دەوڵەتێکی فیدراڵین پێم گوتی 300 زمان هەیە زیاتر لە 80 هەرێممان هەیە لەوانەیە لە عێراق یەک هەرێم هەبێت ئێمە 80 هەرێممان هەیە. لەو ڕۆوە ئێمە بە سروشتی داوا دەکەین کە هەموو نەتەوەیەک دەبێت مافی زمانی خۆی مسۆگەر بکات لەسەر ویانەوە مافەکانی زمان چونکە جەنگی ئۆکراینە بەهۆی سەپاندنی قەدەغەکردنێک لەسەر زمانی ڕووسی لە ئۆکراینە دەستی پێکرد. بیێنە پێشاوی خۆت ئەگەر قەدەغەکردنێک لەسەر بەکارهێنانی زمانی کوردی لە عێراقدا بسەپێنرێت نەک لە بەغدا و بەسرە بەڵکو لە هەولێر و سلێمانی و دوهۆک چی ڕوودەدات؟ ڕاپەڕین و جەنگ. مافی زمان مافە کولتوریەکان مافە ئابوووریەکان مافە کارگێڕەکان مافە سیاسیەکان بەپی یاسا و دەستور دەبێت هەموو مافانە مسۆگەر بکەین. سەبارەت بە وردەکاریەکان تێکەڵکردنی هەسەدا بە سوپای سووریا یان مانەوەی هەسەدە وەکو لایەنێکی لاوەکی تێکەڵکردنیان وەکو گروپێکی تەواو یان تێکەڵکردنیان وەکو تاک سوپاس بۆخوا هیچ پێویستیەکمان نییە دەست لەم وردەکاریانە وەربدەین بەڵکو ئێمە داوا دەکەین کە ئەم بابەتانە دەبێت لە ڕێگەی دیالۆگەوە چارەسەر بکرێن چونکە ئەگەر دیالۆگ نەبێت چی ڕوودەدات؟ ڕوونە. مش ئێستا گوتان کە دەستگای استخباراتی ئەمریکی و بریتانیا مراقبەی ئێوە دەکەن لە قونسوڵخانەیان لە سەفارە لە بەغداد لە عێراق ئێستاش ئەو کارە بەردەوامە؟ دەبێت لەوان بپرسیت من پەیوەندیم لەگەڵەوان نییە. چون زانی پێش ئێستا خۆت زانیت وتت مراقبەی ئێمە دەکەن ئێستا نازانی بەردەوامەیان نە؟ شەهیان من دەمەوێت ئەوە بڵێم ئەمە شتێکی زانراوە لای هەمووان کە ژیانی دیپلۆماسی ژیانەکە بەردەوام چاودێری دەکرێت. ئێمە لەسەر ئەم بابەتە و بابەتەکانی دیکە ڕاهاتووین ناتوانرێت بە تایبەتی لەم سەردەمە ئێستادا ئێمە مۆبایلمان هەیە مۆبایل باشترین ئامرازە بۆ سیخوڕی لە جیهاندا چونکە دەتوانرێت مۆبایلەکان بەبێ ئاگاداری خاوەنەکانیان کاریان پێ بکرێت. مۆبایلەکان لە گیرفاندان و بۆ سیخوڕیکردن بەکاردێن مایکرۆفۆن و کامێرا پێکەوە بەکاردەهێنرێن ئەگەر پێویست بێت دەکرێت هەموو نامەکان بخوێنرێنەوە دەکرێت هەموو پەیوەندیەکان چاودێری بکرێن. ئێمە لەم جیهانەدا دەژین جیهان بووە بە شتێکی شەفاف بە دڵنیاییەوە سەرنج لەسەر هەندێک بەرپرسی دیاریکراو هەیە لاوانەش دیپلۆماتکارەکان. ئێمە سەرمان سوڕ نامێنێت لەسەر ئەم بابەتە بە شێوەیەکی سروشتی ئەمە ئامرازمان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم هەوڵانە. نازانم ئەم هەوڵانە تا چەند کاریگەرن بۆ نمونە ئەمریکیەکان گلەییان نەکرد لەوەی کە من نایهەڵم دەرفەتیان هەبێت. سەبارەت بە دۆخی ئێمە لە عێراق من لێرە پێویستە سەرەتا سوپاسی سەرکردایەتی و گەلی عێراق بکەم لەسەر باشی
پێشوازی و میوانداریە. دۆخی ئێمە لە عێراق دۆخی باڵۆزخانە لە بەغدا و دوو کونسڵخانەی گشتی لە هەولێر و بەسرە دۆخێکی زۆر نایابە. ئێمە لە وڵاتێکی دۆست داین. ئێمە زۆر دۆستمان هەن، زۆر لایەنگرمان هەن. ئەگەر دەرفەتمان هەبێت لەگەڵ خوێندکاران لەگەڵ خەڵک هەمیشە تێڕوانینی ئەرێنی هەیە لە ڕێگەی کارکردن لە عێراقدا ئەزمموی زۆر بە نرخ بەدەست دەهێنین بۆ بەردەوامیدان بە کارەکانمان لە ناوچەکانی دیکەی عێراق یان لە وڵاتێکی دیکە. تەنانەت دەبێتە دیاردەیەک کە دیپلۆماتکاری ڕووسی کە لە عێراق کاری کردووە دواتر بەردەوام سەردانی دەکات. من دەتوانم بڵێم کە لە بەشی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە وەزارەتی دەرەوەی رووسیا ئێمە دوو گروپمان هەیە، گروپی عێراقی و گروپی سووری. چونکە هەموو ئەوانەی لە یەکێک لەو دوو وڵاتەدا کاریان کردووە پێکەوە گروپێک پێک دێنن، بۆ نمونە دیپلۆماتکارانی ڕووسی، چونکە دیپلۆماتکارمان هەیە کە لە وڵاتانی جیاوازدا کاریان کردووە، بەڵام تەنیا ئەوانەی لە سووریا و عێراق کاریان کردووە کاتێک کەسێکی دیکە دەبینن کە ئەویش لە سووریا و عێراق کاری کردووە هەست دەکەن کە ئەو برایەتی. تەنانەت دیپلۆماتکارێکی بیانی من پێ دەڵێم کاتێک لە دیپلۆماتکارێکی بیانی دەبیستم گەرچی لە وڵاتێکی دۆستیشمان نەبێت، ئەگەر زانیم کە بۆ نمونە پێشتر لە سووریا کاری کردووە ناتوانم وەکو نامۆ مامەڵی لەگەڵدا بکەم، هەست دەکەم کە نزیکم لی گەرچی دۆستیشم نەبێت بەڵام نزیکم لی. لێرەدا کەشێکی تایبەت هەیە، کەشێکی جیاوازە لە وڵاتانی دیکە. من بۆچی درێژەم بەم قسەیەدا؟ کارکردن لە عێراق لایەنێکی ئەمنی هەیە، وەک چۆن ئێمە لە ساڵی 2006 5 کەس لە باڵۆزخانەکەمان لەدەستدا لە ئەنجامی ڕفاندن و کوشتنیان لەلایەن قاعیدە لە عێراق. لەو ڕۆوە ئێمە لێرە لە بارودۆخێکی ئەمنی تایبەتدا دەژین. ئێمە ناتوانین وەکو هاوڵاتیەکی عێراقی بژین. من بۆچی درێژەم بەم قسەیەدا داوای لێبوردن دەکەم، بەڵام من پێش هەموو شتێک سوپاسی دەستگا ئەمنیەکانی عێراق دەکەم لەسەر دابینکردنی ئاسایشی ئێمە، لەسەر پاراستنمان، لەسەر چاودێریکردنمان. سوپاسی حکوومەت دەکەین، چکە ئەگەر ئەم چاودێریە نەبووایە نەمان دەتوانی کار بکەین. سەبارەت بە چالاکی CIA یان ئەوانی دیکە، خوددا تەندروستیان باش بکات با کار بکەن. بەڵام لانێکم دۆخی ئێمە لێرە لەم ڕۆوە باشترە لە دۆخی هاوپیشەکانمان لە ویلایەتە یەکگرتووەکان و لە هەندێک وڵاتی ئەوروپی کە گوشارێکی ڕاستەوخۆ و نەئەخلاقییان لەسرە لەلایەن دەستگا هەواڵگریە نێوەخۆیەکانەوە. دوایین جار یەکێک لە هاوڕێکانم لە یەکێک لە وڵاتانی باڵتیک کاری دەکرد، ڕاستەوخۆ کەسێک هات و گوتی من لە دەستگای هەواڵگریم یان هاوکاریمان دەکەیت یان دەرد دەکەین وەکو کەسێکی نەخوازراو. هاوڕێکەم وەڵامی دایەوە، ئایا تۆ دەزانیت کە وڵاتەکەت تا ئەم ڕادەیە گرنگە کاتێک تۆ دوو بژاردەم دەدەیتێ؟ بە دڵنیاییەوە ئەمە ڕوویدا. ئەم دیپلۆماتکارە وەڵامی دایەوە، باشە ئیدی کارە دیپلۆماسیەکەت لە وڵاتەکەمان کۆتایی هات. لەوانەیە تەمبەڵ بن، لەوانەیە گێل بن، بەڵام بابەتەکە 3 مانگی خایاند پێش ئەوەی یاداشتێک بگاتە باڵۆزخانەکەمان کە فڵان کەسێکی نەخوازراوە. ئەم بارودۆخە نەئاساییانە هاوپیشەکانمان لە چەندین وڵاتدا تێیدا دەژین، یان هەڵمەتەکانی دەرکردن کاتێک بە یەکجار ڕای دەگەێنن دایان دیپلۆماتکار کەسی نەخوازراون. هەموو شتە سوپاس بۆخوا لێرە لە عێراق بوونی نییە. ئێمە زۆر ئاسوودەین، خوددا ماڵی CIA وێران بکات. دوایین پرسیارم بارەسەر هەڵبژاردن بێت. ئێستا هەڵبژاردنە کەمپینی هەڵبژاردنە دوای ینی چەند ڕۆژ ماوە بوو ئەنجامدانی ڕۆژی دەنگدانیان بۆ دەنگدانی خەڵک. ئەمە بزانم بە ئیچ لەسەر تاوەکو ئێستا چۆن بەڕێوە چووە خستەکەن یان بە تەسەوەرتان هەڵبژاردنێک دوور لە دەستێوردان بەڕێوە دەچێت؟
لا أشارك في هذه من لەم الانتخابات هەڵبژاردندا بەشدار نیم كمرشح نەوەکو بەربژێر نەوەکو دەنگدەر بەڵام بس بانگهێشت کراوین دعونا بۆ للمراقبة چاودێریکردن و يعني طبعاً وەکو نشارك چاودێر بەشدار دەبین. كمراقبين. ئێمە ئەزمموی پێشترمان هەیە لە بەشداریکردن لە هەڵبژاردنە خۆجێیەکان وەکو چاودێر. كمراقبين. ئێمە وەکو میوانی ئەم وڵاتە بە شێوەیەکی سروشتی پشگیری لە پێویستی ئەنجامدانی هەڵبژاردنەکان دەکەین لە کاتی خۆیاندا. پێش هەموو شتێک بە دوواداچوون بۆ گۆڕانکاریەکان دەکەین. پێویستی چییە بۆ هەڵسەنگاندن؟ دۆخی عێراق چۆنە؟ خوا نەخواستە ئایا شیاوی تەقینەوەیە یان جێگیرە؟ سوپاس بۆخوا تاوەکو ئێستا هیچ شتێکی مەترسیدار تا ڕادێکی دیاریکراو نابینین سەبارەت بە تۆمەتە ئاڵوگۆڕکراوەکان و هەڵمەتی تۆمەتبارکردنی ئەم دواییە. لە هەموو هەڵمەتێکی هەڵبژاردندا ئەم دیاردەیە هەیە. گرنگەوەیە کە بربژێرەکان لە عێراق دووچاری کردەوەی تیرۆرکردن نەبوونەتەوە. لەمڕۆوە ئەو کەسەی ڕەخنە لە عێراق دەگرێت دەمەوێت بیری بهێنمەوە کە لە ئەمریکا دووجار هەوڵی تیرۆرکردنی ترامپ بدرا پێش ئەوەی هەڵبژێردرێت. دووجار یەکەم جار بەڕێکەوت بوو سەری پێوە نەبوو. سەری گەورەیە ماشەڵڵا. ئەو پیاوێکە قەبارەی گەورەیە و دەنگی بەرزە. بۆیە لەم ڕۆوە ئەگەر عێراق بە وڵاتانی دیکە بەراورد بکەین ئەوە هەڵوێستی من ئەوەیە کە سوپاس بۆخوا کارەکان بە شێوەیەکی باش بەڕێوە دەچن. من هەست دەکەم تەنانەت ئەم هەڵمەتە ئارامترە بەراورد بە هەڵمەتەکانی پێشوو. بەڵام ئەمانە هەستێکی کەسین لەوانەیە هەڵەبم ئەگەر هەڵەمداوای لێبردن دەکەم. گەلە سپاس یان دەریڤاکە قوز بوو من گوتو بێژەکە گەلەکە یا بەرهەمدار بوو گەلەگەلک سپاس باووزە رووسیا لە عێراقە دێش البروس ئێکوتراشی گەلەگەلە سپاس بوو. زۆر سوپاس بۆ ئەم گفتوگۆیە و ئارامگرتنتان.